سڵاوتان لە بێوەرەزان دوای 270 ڕۆژ دوو کاتژمێر بەر لە ئێستا کابینەی هەشتمی حکوومەتی هەرێمی کوردستان پێکێنرا لە پەرلەمانی کوردستان و سوێندی یاساییان خوارد. لێرەدا چەند پرسیارێک دروست بووە لەبارەی کاری داهاتووی ئەم کابینەیە. ئەم هەموو پرسیارانەیە لە ئێستادا ئەوەیە کە کۆمەڵێک کێشە هەیە، کۆمەڵێک قەیران هەیە، ڕەوانە نەکردنی بۆجێی هەرێمی کوردستانە، مەترسیەکانی هەندێک لە ناوچە دابڕاوەکانە لەگەڵ ئەوەی کە لە ئێستادا وەک دەزین وەک دەبینین ڕۆژانە پێکدادان هەیە لە نێوان هێزەکانی پێشمەرگە و ڕێکخراوی داعش و گروپە توندڕەوەکانەوە. لەگەڵ ئەوەشدا کۆمەڵێک گرفتی تر هەیە لە ئێستادا. ئێمە دەپرسین لەم پرۆگرامەدا کە ئێوە قسەی لەسەر دەکەن کاری داهاتووی ئەم کابینەیە دەبێت چی بێت، ئەولەوێتی کاری داهاتووی ئەم کابینەیە دەبێت چی بێت، لەکوێوە دەست پێ بکە و چ شتێک گرنگە لە خاڵی یەکەمدا کە ئەم کابینەیە کاری لەسەر بکات لەگەڵ ئەوەی کە تا ئێستا وەک ئاماژەمان پێدا بودجەی هەرێمی کوردستان ڕەوانە نەکراوە، لەگەڵ ئەوەشدا ڕەوانەکردنی یاخود هەناردنەدەرەوەی نەوتی هەرێمی کوردستان بەردەوامە تا ئێستا و هەموو لایەنە سیاسەکان کۆکن لەسەر ئەوەی کە ئەم هەناردەکردنە بەردەوام بێت. تا ئێستا موچەی زۆربەی وەزارەتەکان موچەی مانگی ئایار نەدراوە تا مانگی پێنج و تا ئێستا نەهاتنی بودجە کێشەی بۆ زۆرینەی لایەنەکانی حکوومەتی هەرێمی کوردستان دروست کردووە. دەست بەکاربوونی ئەم کابینەیە چیمان پێ دەڵێت و دەبێت لەکوێوە دەست پێ بکە و چ شتێک کاری ئەم کابینەیە دەبێت ببێت و چ شتێک ئەولەوێتی کاری ئەم کابینەیە لە کاتێکدا کە ئەم هەموو پرسیارەی لە ئێستادا ڕوبەڕووی کراوەتەوە و وەک دەوترێت بەرپرسیارەتیەکی گەورە لە ئێستادا لە ئەستۆی ئەم کابینەیەدایە. پێشتر قسە لەسەرەوە دەکرا کە دواکەوتنی پێکێنانی حکوومەت کاریگەری لەسەر ژیانی هاوڵاتیان هەیە، کاریگەری لەسەر کاری ڕۆژانی هاوڵاتیان هەیە، بەڵام ئەمڕۆ ئەم کابینەی پێکات لە ئێستادا ئەم کاریگەریە تا چەند بەردەوام دەبێت و کێشەکان دەبێت چۆن ڕوبەڕوویان ببینەوە و پێشنیازی ئێوە چیە بۆ ئەوەی ئەم کابینەیە بتوانێت ئەم کێشانە چارەسەر کە پێشتر ئاماژەمان پێدان. لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فیسبوک وانەنیشانی facebook.com/naliatv دەتوانن بۆ چونەکانتان بنێرن. ڕاستە و خۆش دەتوانن لە ڕێگەی ڤیدیۆ سکایپ بۆ لەگەڵماندا بەشدار بن کە ئێمە چەند کاتژمێرێک پێش ئێستا تا پێشکەشکردنی ئەم پرۆگرامە ڕووماڵێکی تایبەتمان هەبوو بۆ پێکێنانی کابینەی هەشتەمی حکوومەتی هەرێمی کوردستان کە قسەی ئەو میوانانەی کە ئامادە بوون لە ستودیۆکانی NRT ئاماژەیان بۆ دەدا کە ئەم کابینەیە زۆر کێشە هەیە لە بەردەمیدا کە دەبێت چارەسەری بکەوە. هەندێکیان دەڵێن لە توانایدایە، هەندێکیان دەڵێن لە توانایدا نییە. ئێمە ئامادەین بۆ ئەوەی گوێ لە بۆچوون و لە سەرنجەکانی ئێوە بگرین لەگەڵ ئەوەی کە ئێوە دەبێت ڕەنگە پێشنیازیشتان هەبێ بۆ کاری داهاتووی ئەم کابینەیە. سربەست لە سلێمانیەوە یەکەم پەیوەندیمانە. ئەم کاتت باش کاک سربەست. ئەم کاتە باش کاکە شوانجیان. زۆر سپاس دەکەین. فەرموو. زۆر سپاس دەکەم. من لەسەر تەوەرەکەی جەنابێت من زۆر گەشتبینم پێی ئینشەڵڵا کابینەی هەشت کابینەیەکی جەماوەریە بێ، کابینەیەکە لە ناو قوڵایی خەڵکا هەڵقوڵاوە، کابینەیەکە یعنی لە هەموو حیزبەکان دروست بووە. بەڵێ کاک سەربەست دەبێت لەکوێوە دەست پێ بکات چ شتێک ئەولەوێتی کاری ئەم کابینەیە؟ وەڵاهی من کێشەکان کێشێکی زۆر ئەم کابینەی هەشت بەجێ ماوە، بە تایبەتی ناوچەدابڕاوەکان کە ئێستا ینی گرفتی تایە، ئێستا شەڕی تایە. ئەبێ کابینەی هەستی کارێکا بۆ یەکەم بۆ ئەوە دوو هەمیش بۆ دارایی ئەم وڵاتە کەم بۆ توانێ ئەبێ هەوڵ بن ینی کێشەی خەڵق معناتی خەڵق کەم کەنەوانێ لە کابینەی هەشتا ئەبێ ئێمە زۆر گەسبینی پێی کە هەموو وەزیرە بەڕێزەکان ئەبێ بە جوودێکی کاریگەرەوانەی ئیش بۆ میلەتە. بەڵێ سپاس بۆ کاک سەربەست لە سلێمانیەوە. وەنەوشەهر لە سلێمانیەوە. ئەم کاتت باش وەنەوشەخان. کاک شوانجیان چۆنی؟ زۆر سپاس دەکەین. فەرموو. دارە دەستخۆشی بەرنامەکە لە یەکەم. سپاس دەکەین وەنەوشەخان. زۆر سپاس. بەنسبەتی تەوەرەکەشەوە. بەڵێ. پێویستە یەکەمین شت چاکردنی کێشەی موچەی فەرمانبەران. بەڵێ. اینجا هەوڵان بۆ چاکردنی ژیان و گوزەرانی کەم دەرامەتی ئەم وڵاتە. یعنی چین و توێژێکمان هەیە کە خۆشیان دەرناخن، بەڵام باوەڕکە کەم دەرامەتێکی زۆر لە چینی مامۆستا مۆزەف هەیە. هەوڵ بێرێ ژیانی ئەوانە چاک بکرێ و جێگەی نیشتەجێبوونیان بۆ بکرێتەوە و اینجا چاوێک بخشێنن بە گەنجی ئەم وڵاتەیە. زۆر گەنجمان هەیە یعنی بەڕاستی لا هەموو ڕێکەوە ناومێن ژیانی گەنجەکان چاککەن،
بواری مناڵان چاک بکەن ژیانی مناڵ خۆش بکەن یعنی ئەوان بەدەنگی ئێمەش بوونەتە ئەو بوارەوە ئەوان بەدەنگی ئەم میلەتەش بوونەتە ئەو بوارە پێویستە ئەوانیش بە دڵ و بە ڕۆح و بە گیان حیزبایەتی و خۆویستی و هەموو شتێ بخەنە لاوە هەوڵ بن ژیانی میلەتەکە چاک وەنەو شەخان ئەی چی لەبارەی کێشە ئەمنیەکانی ناوچەدا بڕێنراوەکانەوە کێشەی چی؟ کێشە ئەمنیەکانی ئەو ناوچانەی کە ناوچەی کێشە لەسەرن یاخۆ دابڕێنراون کێشە ئەمنیەکان وەڵڵەهی بخوایە کاکشوان نازانم مەبەستم ناوچەکانی سەر بە پارێزگای کەرکووک و دیالە ناوچە کوردەکانی ئەوێ چی لەبارەی ئەوە ئەوە مەفروزە بە دڵ و بەجان ئیشی بۆ بکرێ چی بۆ بکرێ ئەم کابینێ دەبێت چی بۆ بکە پێویستە یارمەتی پێشمەرگە بگیرێت بەڵێ 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 سپاس دەکەین سپاس بۆ نەوشەخانە سلێمانیەوە هۆگر لە ناحیەی دیبەگەوە ئەلۆ کاتتان باش هەموو کاتێکت باش کاک هۆگر ئەو کاتتان باش زۆر سپاس گوێم لێتە کاک هۆگر فەرموو دەستخۆشی ئەو بەرنامەی لە دەکەم یا سەرکەوتن بۆ دەخوازم سپاس دەکەین فەرموو کاک هۆگر سەبارەت بە ئەولەویەتی کاری ئەو حکوومەتە بەڕاستی بەڕێی من وایە خاڵی یەکەمیان گرنجدان بە ناوچە کێشە لەسەرەکان ناوچە دابڕاوەکان بەڕاستی دەبێ حکوومەت یارێمی کوردستان بە خاڵێکی زۆر جەوهەری ئەو ناوچانە لە پێش خاڵبی بەڵێ وخاڵی دووەمی دەبێ گرنجدان بەوە بدرێتن لە هەرێمی کوردستان لەو کابینەیە بەڕاستی دەبێ دەستورێکی تۆکمەمان هەبی بۆ هەموو قەیران و کێشاتەکان و هەموو بەیانەکان کۆدەنجیان هەبی لەسەر ئەم سنوورانە لەبەرەوەی هەڵێکی قسا بۆ گەلی کورد هەرگیز لە مێژوو جارێکی دی چاوەڕوان ناکرێ ئەم هەلە دووبارەێتەوە چەندین جار لەدەستداوە بەڵام ئەم جار ئەم هەڵەمان بۆ ڕەفساوە ناوچە دابڕاوەکان بەڕاستی نوێی خاچی هەرێمی کوردستانە ئەولەویەتی کاری و حکوومەتە دەبێ چۆن معاملە لەگەر قەزایەکی نزیکی هەولێر دەکات دەبێ وهاش معاملە لەگەر ئەو قەزا و نەخیانەی کە سەر بە پارێزگانە بە تابەتی کەرکووک و مەخمۆل و گوێڕ و باقرت و سەرگەڕان و ئەو ناوچانە یعنی کێشەی ئیداریان بۆ دروست نەکە بۆ خەڵکی ناوچە دابڕێنراوە بەڵێ سپاس بۆ کاک هۆگر لە فەیسبووکەوە محەممەد شێخانی نووسیوێتی من هیچ چاوەڕوانیەک لەم کابینێدا ناکەم کە ژیانی خەڵک بەگشتی ژیانی پێشمەرگە و ژیانی خەڵکانی هێژار چارەسەر بکات من وەکو ساڵەکانی ڕابردوو ئەم کابینەیە بە شێوەیەک دەبینیم کە هیچ جیاوازیەک دروست ناکات عەبدولخالق لە کەرکووکەوە لەگەڵماندایە ئەم کاتت باش کاک عەبدولخالق ئەم کاتی خۆت ئاماشتێر کاکە شوانجان سپاس دەکەم فەرموو شاه فەرمووی سەلام دیا من بەنزت تەوەرەکەتەوە دەستخۆشی دەکەم دەستخۆشی تەوەرەکەت دەکەم زۆر سپاس دەکەم زۆر سپاسی ئەم کەناڵە بەڕێزەشەکەم کەوا زۆر بوێرانە ئەم بەرنمەیە سەرخان کردو بۆ ئێمە کە بە ڕاشکاوانە قساکەین من بەنزت منەوە مامۆستا بەڵێ بەڵێ کاک عەبدولخالق ئێمە گوێمان لێتە بەڵێ مامۆستا زۆر زۆر گەشت بینم بەم حکوومەتە نوێ زۆر زۆریش دڵم پێیان خۆشە لەبەرەوەی سەرێکی پەرلەمان ڕێکپێکە هەروەها سەرێکی باوڵێن ئەنجومەنی وەزیران و ئیتر هەموو بە ئەو وەزیرە بەڕێزانە زۆر 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 دڵم پێیان خۆشە ئینشاءالله باشە بێ یەکەم شت من حەز ئەەکەم دەستی پێ بکەم بەڵێ کاتت کەم ماوە کاک عەبدولخالق هێشتا دەست پێ نەکردووە زۆر بە کورتی دەتەوێت بڵێ چی بەڵێ ئەمە بڵێم لە پێشمەرگەوە لە بودجەی پێشمەرگە دەست پێکە لە داراییەوە وەزیرێکی دارایی ڕێکوپێکمان هەیە چکەم ئەو قوڵاوە لە تاکسازیەوە باشە سپاس بۆ کاک عەبدولخالق لە کەرکووکەوە سپاس بۆ پەیوەندەکەت محەممەد لە بازیانەوە ئەم کاتت باش کاک محەممەد ئەم کاتۆ باش کاک سپاس دەکەین فەرموو کاک محەممەد کاک شوانجان من هیچ هیوایەکم بەم کابینەیە نییە ئەگەر ئێمە لە ڕابردووە هیوایەکمان بە بزوتنەوەی گۆڕان هەبێ کاری چاکتازیگا ئێمە ئەبینین یاسا سەرکردەی بزوتنەوەی گۆڕان ئەو سەرکردەیە زۆر جیاوازە لەو سەرکردەی تێربیستیەکینەوە زۆر جیاوازە لەو سەرکردەی دوای چی نیسان زۆر جیاوازە لەو سەرکردەی پێش ئەوەی سەردانێکی لای سەرۆکی پارتی بکە هەر جارە و ئەوەنەی کە خەڵک بێ ئومێد دەکا هەر جارە بە شێوەی کە دەرەکەیە ئەبووە وەزیرە ئەندام پەرلەمانەکانی گۆڕان محاسبەی ئەو وەزیرەیان بکردایە کە پێشتر پێیانەوە قاچاقچی لێپرسینەوەیان لەو وەزیرانە بکردایە کە تاوانبارانی حەزبەی سوباتیان نەئادا بە دادگا ئەبووە لێپرسینەوەیان لەو وەزیرانە بکردایە کە چاوی چەندین کەس کوێر بوو هیچ کەسێ لێی نەپرسیەوە کەواتە کاک محەممەد پێت وایە ئەولەوێتی کاری ئەم کابینەیە لێپێچینەوەیە لێپرسینەوەیە بە بڕای من ئەبووایە وا بووە بەڵام وان نییە من لەو بڕوایم ئێستا خەڵکی کورد تاکانی ئەم کۆمەلگا گەنجی ئەم کۆمەلگا هیوایەکی زۆر زۆری هەبوو بەڵام هەمووی کوژرا هیچی نەما بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت ئالانی ئەلەند لە بریتانیا و نووسیتی ئەم کابینەیە زۆر چالاک و ئەکتیڤ دەبێت ئەوەی گرنگە سەرەتا تەرکیز بکەنە سەر
ئەم بارودۆخی ئێستا عێراق و کوردستان کە گەورەترین دەرفەتە بۆ کورد نەهێڵین وەک ساڵی 2023 بە ئاسانی تێپەڕێت و گەشتبینی من لەوەدایە باسی لە سەرۆکی پەرلەمان کردووە کە دەڵێت ئەو سەرۆکە گەنجەی پەرلەمان وەنووسێتی هیوایەکی پۆڵایینە بۆ کورد. ئارام لە زاخۆوە ئەم کاتت باش کاک ئارام. ئێواری باش کاتەوە. ئێوارەت باش فەرموو کاک ئارام. بەڵێ یعنی هیویەمە کو ئەولی پێداویستین پێشمەرگەی ئوموچەی وانە زیاد دەکەین نەک ئەڤروکاتنی کورد بێ ڕاوشێدا. بێ ڕاوشێدا وشبەری نوکەکە ڕاوشەما ئارام ژبی. نەک وەکی جاران 500,000 بینەشێت کریاخانی بدەر. و تشتێکی بکەن کو بۆ نەهێلانە گەمداڵیە بۆ نەهێلانە دزیە بۆ ڕەوشەمان و کەم تێدا بۆبان بازرگانە کەیسن خوا نەبینن چونکە مەدیت کابینێت بوری مەچێتش نەدی ما دزی زەعبی گەمداڵی تشت ئەمە هەر تشتە پوانت کرد چه تشتی پێچانێتە کوی ئەم حەسەت کن vê kabînêda ew xizmetên hawlatiyan bên dî xizmeta wan biçin nekod dî xizmeta bîrgêrên xwe kar bikin kesarkiriniyan pêwîstî çi ne em pênek em pêwîstî çekîne bon biçin nizam çî tiştî bînin em pêwîstî tiştekîne biçin xêr bikin heka pêwîstî çi ne hawlatî wî tiştî bû dabîn bikin û bi qeyrana sotemenî ew dirawat. سپاس بۆ کاک ئارام لە زاخۆوە. ئازاد لە دوهۆکەوە ئەم کاتت باش کاک ئازاد. ئەم کاتت باش چۆنی باشی سپاس دەکەین فەرموو کاک ئازاد. برا پێشکی پیرۆز بە هەمی خەڵکی کوردستانێتیان کو ئەبرگەمەشە کو حزمەتەکە بووکە فراوان پێبینی کو هەمی کەس جاریێتە بکەن ئەدا خۆ دەستکردەکە بۆ گەلێک کورد و نسبەتی من اخبارك بريقات اقول لك يعني بس كرداد ديشاكا فرقه 12 قال شلون اوضاكن ما بيت ابي بمارون كان كابتش مثلا ويا ودا خالص خالكي دي كان كوابتش ذات شغل خبز من كل وقت بيشمرجا بيرات ابو بيامي تستك يسنجار تشي وسنجي خدانا كو غلا كو خالتي ما بارزن وقال جارمي دي بيشمرجا دي سبخانه كي بيجار كد بيزنه تشكي بيستاد بيشمرجا ما بيستاد خالي نادمه بيجار حالی چه تشتکی بخوریم پس ببیشتن آدم تجربت پیش مرگی و نسبت با تشتی خدای پانزی خواهد شتم نگران کردن بلا شلیوات کردن پانزی نکیمت کردن بلا بینسته تلویزیونی شخص کی خرجن بجنی تیخی پارکی یه تشت سپاس بۆ کاک ئازاد جوتیار لە شارباژێرەوە ئەم کاتە باش دەستخۆشی بەنامەکە یەکەم کاک شوانە بەڕاستی ێزانی چۆنە لەگەم قسانی ئەمێکن کەس گوێمان لێ نەگرێ بەڵام ئێمە خەمێکی وڵاتەکەمان و خەمێکی نەتەوەکەمان هەیە یەکەمیان حکومەتی با بڵێن هەرێمی کوردستان چی بکە ئەبێ ئەولیاتی کاری خۆی بگۆڕێ ئەوەی چەند ساڵ کە کردوێتی ئەوانی زیانی لێکردووە دەرزی لێ وەرگرێەوە بەرەو باشتر بڕوە یەکەمیان شەفافیت بە تەواوی گرنگە بۆ هەرێمی کوردستان و یەکتر قبولکردن و سەروەری یاسا گرنگە لە کوردستانە کە هەمومان لە بەردەم یاسایە یەکبی ئاوەدانکردنەوەی دیەکان چونکە ئێمە بەڕاستی لە قەیرانێکی گەورەیە لەوانەیە ئەم ناوچەیە بەرەو شەڕێکی گەورە بڕوە سیاسەتێکی گەورە لەم ناوچەیە هەیە نابێ هەروە بە ئاسانی سەیریکەین ئەبێ زۆر چاک خۆی بۆ ڕێبخەین لەسەر ئاسی ناوخۆمان لەسەر ئاسی توارپاتەی کوردستان لەسەر ئاسی دراوسێکانمان ئەبێ زۆر بەجددی هەوڵی بۆ بین و لە ڕووی داهاتەوە زۆرترین داهات کۆکەینەوە بۆ ئایندا بۆی بتوانین وڵاتەکەمانی پێ بپارێزین. سپاس بۆ کاک جوتیار کارزان لە هەولێرەوە سڵاو دەبێت کاک کارزان باش بەڕێزم دەستخۆشی بەرنامەکەتان لێ دەکەم زۆر سپاس دەکەین فەرموو ڕێزی وەڵی سەرەتا ئیشاڵە کابینەیە کابینێکی باش دەبی هیچ لە بۆ خەڵکی دەکرێتن چاویان لە فەقیری دەبی تەعینات لە بۆ گەنجی دەبتەوە بەس وەڵی لە ڕایشی ئیمانە بۆ کابینەیەکە و کابینە دروستکرایە شکە بەخوای چەند ساڵی شتێک نابینم کە لە بۆ گەنجی کرابی یعنی هیچ گومانیشم لەوەی نییە کە ئیشیش ناکرێتن لەو قەنەعاتە دانیما کە شتێک بکرێتن ئەو کە لەبۆ لە مەسلحەتی هەژاری دابێت ئەو کابینی ئەوی پێپڕ بیتن دەوڵەمەندەکانە لە مەسلحەتی دەوڵەمەندەکانە لە مەسلحەتی فەقیری نییە هیواداریشم تەماشایەکی فەقیری بکەن ژنایی بەس پێشە خۆیان نەبینن بادوور ببینن. بەڵێ سپاس بۆ کاک کارزان لە هەولێرەوە سەرتیب لە چەمچەماڵەوە لەگەڵماندایە سڵاو دەبێت کاک سەرتیب ئەم کاتت باشبینای چاوانم برای شیرین زۆر سپاس هەموو کاتێکت باش فەرموو کاک سەرتیب قوربانیتون تەوەری ئەمڕۆمان لەسەر چییە تەلەڤیزۆنم لا نییە لەسەر پێکێرانی کابینی هەشتەمی حکوومەتی هەرێمە کاک سەرتیب
پێچینانی کابینەی هەشتەمی حکوومەتی هەرێمی کوردستان ئەمڕۆ ئەعلان کرا وەکو ئەوەی وایە ئێمە خوای گەورە بارانێکی ڕەحمەتی بۆ نازبێت و لە وشکە ساڵی ڕزگارمان بوو بێ بۆ ئەوەی لە فراغی سیاسی و ئیداری و ئابووری ڕزگارمان ببێ بە معنای مەفهوم کە حکوومەتێکی ڕاستەقینەی نەتەوەیی و نیشتیمانی بێ و حکوومەتی تێخڕای کۆمەڵانی خەڵکی کوردستان بێ حکوومەتی چینێک و لایەنێک و حیزبێک نەبێ و ئەو حکوومەتی دادپەروەر و یاسا بێ بەڕاستی لە خزمەت گەل و جەماوەرەکەیە بێ بە یەکسانی فرق نەکە و حکوومەتی باغەزەیتون و مەعمەل شیمەنتۆ و کۆمپانیا و شەریکە نەبێ و حکوومەتێک بێ لە پێناوی پێناسە و ئاوای کوردستان و جوغرافیای کوردستان هەوڵ بدا و لە پێناوی تامینکردنی جیلی دوای ئێمە بۆ ئەوەی بە عیزەت و بەشەرەف لە وڵاتەیە بژین هیوادارم ئەو حکوومەتە و کابینەکە بە هەموو تێکاتێکانەوە سەرکەوتوو بێ لە سپاس بۆ کاک سەرتیب خەدر لە ڕانیەوە سڵاو دەبێ کاک خەدر ئەو کاتت باش کاکشوان دەستخۆشی بەرنامەت لێ دەکەم سپاس فەرموو کاک خەدر بەڕای من کاکشوان هەنێ کارێکی چاک بوو کە ئەوڕۆ پەرلەمان یعنی کۆبەوە و سەر لە نوێ دامەزرایەوە و هیوادارین کە خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستان بکەن و یعنی فکر بکەنەوە لە ڕابردوو کە ئەو خەڵکە دەنگی پێداینە بۆ ئەوەیە کە ئیش و کاری خەڵک بکەن نەک هەریش و کاری حیزبایەتی بکەن و هەر کەسە لە بۆ حیزبی خۆی ئەوڵدا و هیوادارم کە یعنی فەرق نەکەن لە بینی هیچ لایەنێک یعنی وەکو برایەتی تەماشا ئەو میلەتەی بکەن هەمومان یعنی بەڕاستی خەڵکی ئەو وڵاتەین و ئەو نیشتیمانەین و حەقا بەڕاستی بێفەرقیش و کار بکەن ئەگەر پرسیارەکەت هەبی هیچ پرسیارێکم نەماوە گەر تۆ شتێکت ما بێت کاک خەدر لەبارەی ئەوەی کە چ شتێک ئەولەوێتی کاری ئەم کابینەیە پێت وایە دەبێت لە کوێوە دەست پێ بکە وڵی دەبێت لە دەستێکی پاک دەست پێ بکە یعنی لە دەستێکی پاک و ئەمین دەست پێ بکە لەبەرەوەی سوێندیان خواردێ باوەکە کاکشوان خیانەت بکەن لەو میلەتەی ئەو سوێندیان لێوە دەرێت سپاس بۆ کاک خەدر لە ڕانیەوە ناسەح لە کەرکووکەوە ئەم کاتت باش باش باشی برا بەڕێ بۆچوونی من بەرامبەر ئەم حکوومەتە وەکو حکوومەتەکانی پێشووترە بێ بەڕاستی ئەم حکوومەتە چی پێشتر کرد بۆ خەڵکەر ئەوە ئاکات لەبەرەوەی ئێستا کلااو گوندەکانی سنووری کەرکووک و دەوروبەری و ئەڵی ساڵی 1970 کە ئێستا لەگەڵ ئەرزا قاس کراوە شکن حکوومەتی چی پێ ناکرێت بۆ خەڵک و موچەی پێشمەرگە ئێستا 500 دینارە کە کەمترین موچێ لەسەر ئاستی کوردستان بۆیە من هیچ ومێدێکم بەم حکوومەتە نییە بەڵێ گەر قسێکت ما بێ کاک ناسەح والله من هذا وين علم حكومتي كتشكيل كراوة علم يكم كاري حكومة هو بيت بتواني تيجي كي تكمل في شمركات دروس بكات تيجي كي دروس بكات بتقول تقمني باشوا بوي كواب بتواني لا عندي دفاع خارج كوسام كات سپاس بۆ کاک ناسەح لە کەرکووکەوە فەرمان لە ئەربەتەوە ئەم کاتت باش کاک فەرمان شوانیانە کاتە باش زۆر سپاس هەموو کاتەکەت فەرموو کاک فەرمان وەڵی زەحمەت نەبێت سەبارەت بەم کابینەی ئێمە تقریبا 9 مانگە چاوەڕێم کابینەین بەڵێ کاک فەرمان ئێسام کابینەیە پێگاتووە من بەڕاستی وەکو ئێستا برادێک پەیوەندی کرد لە بازیانەوە سەبارەت بە گۆڕان وتیکەوە دەنگی داوە بە ئاشتی هەورامی بەڵێ بزوتنەوەی گۆڕان ئێستا لەم لە عەزەیەوە ئەتوانێت کە چووە ناو کارەکەی خۆیەوە ناو پرۆژەکەی خۆیەوە هەر وەزیرێک کەم تەرخەم بێ لە هی خۆی بێ لەی پارتی کۆمەڵ لێگرت و یەکێتی تێگەی ئەو کاتە ئەتوانێت محاسەبەی ئەم وەزیرە بکات نەوەکو بڵین پێش هەڵبژاردنیا بۆ کاتێکی تر بەڵێتە دەنگی پێداوە پارلەمانتارەکانی ئەوانی جەنگەنداوە بە وەزیرەکانی گۆڕان باشە کاک فەرمان یەکەم کاری ئەم کابینەیە کاک فەرمان یەکەم کاری ئەم کابینەیە دەبێت چی بێت یەکەم کاری ئەم کابینەیە بێ خزمەتکردن بە هاوڵاتیان بێ نۆ مانگە ئێمە چاوەڕێم حکوومەتەن تاوەکو ئێستا ئەبێ کاری ئەم نۆ مانگە بژێڕێتەوە بۆ هاوڵاتیان بەڵێ سپاس بۆ کاک فەرمان لە ئەربەتەوە هۆشمەند لە سلێمانیەوە سڵاو دەبێ کاک هۆشمەند ئەوم کاتە باش هەموو کاتێکت باش کاک هۆشمەند فەرموو من پێم یعنی هیچ شتێکی لە مەعادەلەکە نەگۆڕی کاتێک دەتوانی بڵێنسێ بۆ نمونە و کەسەی کە حکوومەتەکەی پێگەێناوە هەم پێشتر و پێشووتریش ئەو قسانەی ئەینە قسەی دووبارە کردەوە ئەوایە ئەو کەسێک کە بۆ پۆستەکان دیتکە بوو هەچ ئەگەر من ڕێزمێ بۆ بە ڕێزە بۆ شخصێتی ئەوایە حیزبەکەی بیگۆڕایە بە کەسایەتێکی تر ئەو بە ڕێزە هەچی تاقێ بوو پێشووتر سەرفی کردووە هیچ گۆڕانکارێکی تیا شک نابین و بەنسبەت حکوومەتەکەیشەوە حالێن لە قەیرانایە لە قەیرانیشا دروست بووە ئەوایە سەرۆکی ئەنجومەنی وەزیران بەڕێزە پێش من هەندێک قسەی کردوتی کاربەڕێکەر و کۆمەڵێ دەسەواشەی بەکارێنە نە ئەو حکوومەتە کاربەڕێکەر
حکومەتە یعنی مستاقێتی حکومەتێکی زۆر لەم کاتە ڕسمیتریشیە بوو من پێم وایە سەرکەوتو نابێ و ئەو قسانێشم بۆ ئەرشیف حەزەکەم لە ئێنهارتیا بمێنێتەوە بیزانەوە بێیان. سپاس بۆ کاگۆشمەندە سلێمانیەوە ئازاد لە بریتانیاوە ئەم کاتت باش کاگازات. ئەم کاتە باشدەتەوەی بۆ بەناوەکەت بەڕاستی ئێمە لێرە ئەبێت تووشت بزانین دووشت و گرنگ لێرە هەیە ئێمە لێرە وەمانێکمان هەیە کە پێکاتوێ زۆربەی لۆ حیزبانە کە لە پێشتران نەبوو مەیەک دووش ئەمە کە پەرلەمان تازە داهاتووە یەکەم بێت چاوەڕێکی بداین پەرلەمان چیە دەنەک حەزێک بەرادەر هەم دێنە سەر فەسڵەن وڵایمە باوەڕمان بەوەنی ئێمە نازانم هەزاران سواترێت بەس بەڵام بەڕاستی ئەمە ئازادە خەڵ بێت بی ئەوەی پەرلەمانی هێشتا بینی بێ بزانە چیە تا لە خۆی قسێکی ئێمەکم چۆن بڵە مەسەڵێکی جیاڵە کشێک بە تاریکیوەنی بەڕاستی ئەمە ئارەسات ئێمە بێت چاوەڕێی پەرلەمانکەی بکەوێتە کار ئەو کاتە قسەکانی خۆمان دەربڕین. سپاس بۆ کاگازات لە بریتانیاوە. هەڤاڵ لە پیرەمەگرونەوە ئەم کاتت باش کاگەڤاڵ. سپاس دەکەین کاگەڤاڵ فەرموو. وعد وعد دعوة لهرمي كردستان بيجي لجان كان روسيا بيجي لجيكريت إذا كان زي ما زينكريت ألا شو صاري عين دا كومراني خشي كردستان أو بيجي أنا ذاتيت بالنسبة نعس دعوة وكان كمزار مدري بروسوني من السيناري كبيرا صار إلى دي خشي كردستان وقالي كرد عند عشاء بس معلش كم ناتواني صدق وتوقع بس كم مسيناريش كان بوصل ابني كردستان خشي كردستان وسلك بلاتي كتب كومراني خشي كردستان بلير الزور ما هوشيار على وما ولكن كعمل واني بيرانك بيت بوصل خشي كردستان ام بيرانا خوي اما بيرانا شنو بوتيا ببوصوني من اما خوي دعاش بس معلش كم ناتوانيت سپاس بۆ کاک هەڤاڵ لە پیرەمەگرونەوە لە فەیسبوکەوە سامان ڕەسوڵ و سوێتی بڕوا ناکەم بتوانێتی جیاوازیەک دروست بکات لەگەڵ کابینەکانی ڕابردوو تەنها گۆڕینی کەسەکانە ئەوەی گۆڕان و حەزبەکانی تر ئەو دەسەڵاتەیان نابێت ئەو توانایەشیان نابێت ئەم کابینەیە تەنها بەشداریکردنی حەزبەکانی ترە لە گەندەڵەکانی ڕابردوویان وەک خۆی نووسیوێتی. عیماد المفتی نووسیەتی با یەکەم جار کێشەی مەعاش چارەسەرکەن وە کێشەی بانزین و نووسیەتی لە ئاکرێ قەرباڵغیەکی زۆرە لە بانزینخانەکان. کاک مەحموود لە سلێمانیەوە ئەم کاتت باش کاک مەحموود. ئەم کاتت باش کاشوان سپاس دەکەین فەرموو. پەیوەندیەکە من پێم وایە کە یەکەم لە کابینەکانی تر زۆر جیاواز نابێت چونکە زۆربیان هەمان کەسن ئەوە یەک دوام کورد خۆی لە هەموو ڕێەکە دواکەوتووە ئەوە شتێکی مەحلومە و جوگرافیای سیاسیەکەشی زۆر مەترسیدارە و کورد بەم وەزعیەتەوە توانای ئەو جوگرافیا سیاسی نییە. سێەم حکوومەتەکەی ئێسش بنەماڵەیە ئەوە 50 ئەوەنە ساڵە هەرە و دوو بنەماڵەیە ئەو حکوومەتە و ئەو شۆڕشانە بەڕێوە ئەبەن. چوارە کابینەی هێشتام کورد ئەڵێن نان بۆ نەوە گۆشت بۆ قەساب ئێستا ئەبینین وەزیری دادبازیارە و وەزیری دارایی یاساییە ئەمە لە ڕووی کارگەردیەوە هەر لە حیچ قژبنێکی دنیا شتیوە ڕوون نابێت. پێیەم وەکو وتمان بنەماڵەیە و دەسەگەریشی پێوە دیارە لە ناو بنەماڵ. بەڵێ سپاس بۆ کاک مەحموود. ئیدریس لە مەخمورەوە ئەم کاتت باش کاک ئیدریس. ئەو کاتت باش کاک سوان. سپاس دەکەین فەرموو کاک ئیدریس. برادری والله ئەمن بخۆم پێشمەرگەچی خانەنشینم کات سوان ئەگەر ڕێم بدەیت. بەڵێ فەرموو. پێشمەرگەچ خانەنشینم بڕیارەتی سەرۆک بارزانی بخیندەوە کە پێشمەرگە خانەنشینەکان بگەڕێنەوە وازی خۆیان. بەس ئەلێرە داوەرەکان مەسئولی دەکەم ئەوانی بە پلەی تایبەت خانەنشین کرایە ئەو عیزبابینەوە دەوامی ئەوانی بردیوارن و لەمانێدان لەبە ئەوان دێنەوە ستانگەری ئەم لەو خانەنشینەکی پێشمەرگە بە پلەکی بەڵێ کاک ئیدریس دیارە بەڵێ دیارە بڕیار نەبوو کاک ئیدریس دیارە بڕیار نەبوو داواکاری بوو. سەبارەت بە کاری داهاتووی کابینی هەشتم دەبێت لەکوێوە دەست پێ بکات چ شتێک دەبێت کاری یەکەمی بێ؟ وڵای ئەو قەولانەی دیار بە ئەوانمان بێ بەدێت کرد. بەڵێ
سپاس بۆ کاک ئیدریس لە مەخمورەوە لە فەیسبوکەوە نیاز غەریب نووسویەتی من وەکو پاسەوانێکی گاردی کۆماری قسە دەکەم خۆتان چاک ڕەوشی عێراق دەزانن و چۆنە و چاک دەزانن لێدوانی سەرکردە شیعەکان چۆنە دژ بە کورد من سەیرم بەم کەسانە دێت کە سەرپەرشتی گاردی کۆماری دەکەن ئێستا لە بەغدا لە جاتی ئەوەی هەرچی کورد هەیە لە بەغدا بیهێنەوە کەچی ئێستا بڕیاریان دەرکردو ئەوەی لە گاردی کۆماری دەوام دەکات بگەڕێتەوە بەغدا لە ڕێگەی فڕۆکەخانی سلێمانیەوە من ئەو بەرگارە بە بڕیارێکی هەڵە دەزانم چونکە ئێستا هیچ سەرکردەیەکی کورد نەماوە لە بەغدا بۆ ئەوەی پارێزگاری لێ بکەین تەنها دارخورماکان نەبێت ئەبێت ئەو کەسانە بپارێزین کە ئێستا دژ بە کورد لێدوان دەدەن من کەسێکم کە چیتر نامەوێت بگەڕێمەوە بەغدا ئەمە تێبینین بەو ناوە بوو نیاز غەریب لە فەیسبوکەوە. علی لە قەڵاتزێەوە لەگەڵماندایە سڵاو دەبێ کاک علی. سڵاو کوردان خەڵکان باشە؟ ڕۆسپاس فەرموو کاک علی. من وەکو خۆم پیرۆزبایی لە خەڵکی کوردستان بەگشتی دەکەم بە بوونەی دروستبوونی کابینەی هەشتەمی حکوومەتی هەیە کوردستان. باشە چ شتێک دەبێت کاری یەکەمی ئەم کابینەیە بێت؟ دەکەم کە زۆر بە ناومێدی و لە ئێستێەوە باس لە دروستبوونی کابینەکە دەکەن کە سەیرە ئێستا دەبینین لە هەموو شار و شارەشەکانی عێراق تەنانەت خەڵک ناتوانێت بێتە دەرێت تەنها لە کوردستان نەبێت کە ئەمریکێکی باش هەیە لە کوردستان نەبێت کە ژیانێکی زۆر باش هەیە خەڵکی عەرەب و لەولایان دێن بە کوردستان بۆ سەیران و گەشتی بیزین کەچی خەڵکی خۆڵان هەڵیانسی بە ناومێدی و باس حکوومەت دەکەن بەڵێ حکوومەت کەم و کوڕی هەیە و ماتی ئەوە هەیە ڕەسمی لێ بگرێن بەڵام هیوادارم بەدڵی خەڵک ئیشکات و هەر حیزب و هەر لایەنێکیش کە حکوومەتەکەی لە ڕووی ستافەوە بەدڵ نەبێ یان لە ڕووی حیزبەکەی خۆیەوە بەدڵی نەبێت زۆر قەزبینانە حکومەتدا لەسەر مەوزوعەکە و من پیرۆزبایی لە هەموویان دەکەم لە ئێستێشەوە پێشنیار دەکەم بۆ حکوومەتی هەرێمی کوردستان کە تووشت دوو سپاس بۆ کاک علی لە قەڵاتزێەوە نەوزاد لە کەرکووکەوە ئەم کاتت باش کاک نەوزاد. کاتێ خۆی باشان سپاس فەرموو کاک نەوزاد. وەڵای کاک شوان من ئەڵێمەوە حکوومەت کابینێ و پەنجا کابینێتیش ئەم دەم چاوانە گۆڕاکاریاکیانەکە هەینە ساپێنە حەمامە هەرێ حکوومەتەکەی کابینەکاتت نییە هەر وەزیری ناخۆگەی کابینەکاتت نییە وەزیری نەوت کابینەکاتت نییە دوایەوە ناو خەیرانیانە دروست کردو ئەواژا مەشاکلیان دروست کرد لەگەڵ داعش و لەگەڵ کۆنە باسیەکان و ئێمە هەزاران تەقینەوە ئەم داعش و عەشر لە کەرکووک ناسزاوڕازان کردیانە دوایی ئەوان لە نەوچێ هاتن کەرکووکیان فەرهود کرد لە 2010 فەرهودیان کرد دیسان لە 2014 هاتن شەکەکان و کەمەرەکان و دەباوەکانی فەرهود کرد لە جاتی ئەوەی ئەمە خۆیان شێبێنێ کەرکوو ناسزاوڕاتان لەمە لە عەباسا گاتە خانەقین ئەمە بەراورد نەکەم بە سلێمانی هەولێر و دۆکە و لەبەرەوە ئێمە عربی سنە ماتایە عربی شیعە ماتایە تورکمان ماتایە کورد ماتایە مەسیحی ماتایە کێ لێ شەڕەکە لە ناخۆوە لەناو جەرگەی شارەکانە دروست دابێت لێرە بۆچی ئەو هەمەرانە نایەن و ئەو دەبابانە نایەن هێنەکە سپاس بۆ کاک نەوزاد لە کەرکووکەوە هەیە من سەمەد لە فەیسبوک و نووسویەتی پیرۆزبایی لە خەڵکی کوردستان دەکەم بۆ یەکەم جارە بوونە خاوەنی حکوومەتی بنکە فراوان داواکارم کابینەی هەشت خزمەتی هاوڵاتیان بکات و باج کەم بکاتەوە لەسەر هاوڵاتیان هەر هاوڵاتیەک لە هەرێمدا خاوەن موچە نەبوو باجی لەسەر لادات و خزمەتی کەسوکاری شەیدان و ئەنفالکراوەکان بکات خزمەتی هێزی پێشمەرگە بکات عدالەتی کۆمەڵایەتی بەرپا بکات لە هەرێمی کوردستان هەرچەندە ئەم کابینەیە زیاتر مۆرکی بنەماڵەیی پێوە دیارە لە چاو کابینەکانی تر بەڵام کارێکی باشیان کرد بە تەشکیلکردنی و نووسێتی پیرۆز بێت لە خەڵکی کوردستان. ئەحمەد لە دووبزەوە ئەم کاتت باش کاک ئەحمەد. کاک ئەحمەد لە دوهۆکەوە فەرموو کاک ئەحمەد. ئەلو کاک شەوان ئەردەمێتە باش. هەموو کاتێکت باش فەرموو کاک ئەحمەد. ئەس پیرۆزبای لە هەمی ملەتێک کۆت بکەم. بەڵێ. کاک ئەحمەد من گوێم لێتە پێت وایە دەبێت ئەولەویەتی کاری کابینی هەشت دەبێت چی بێت؟ وڵای بێ خزمەتە عالەمێ بکەن و ئەو کەم ینی کێماسێت هەون بەرچاو بگرن و بێ جیاوازی و هەست وەک پێشمەرگە خانەنشین ئامادەمە بریارە جەنابێ سەرۆکی هەرێما کوردستانە جێبینین جەلالا بگە حەتا شنگالێ هەر جایەکی پێویستێ هەمی گاوا ئەمت ئامادەنە ئەم وەک پێشمەرگێت کوردستانێ ئەم چند دیفاعش کوردستانێ بکەن نە شەخصا نەش حەزبا ئەگە ئاخا مایە نیشتیمانێ مایە ئەم هەمی لازمە ئەم یەک دەست بن لازمە
سپاس بۆ کاک ئەحمەد لە دۆکەوە هۆشمەند کۆیە نووسیوێتی هیچ ئومێدێکم بەو حکوومەتە نییە 2 ساڵە کوای یاسای کەم ئەندامان وچانێک و بەردەوامین. دووبارە ئەسڵاتان لێبێ بەڕێزان شێرزاد لەگەڵماندایە لە هەریرەوە ئەم کاتت باش کاک شێرزاد. ئەم کاتی تۆش باش ئێوارەتان باش. زۆر سپاس فەربوو. وشکی من داوا لەوە ئەکەم پێشمەرگەی کوردستان زیاد بکرێ هێزی پێشمەرگە و ئاسایی زیاد بکرێ با حکوومەت ناڵێ ئێمە چاومان خەڵک زۆر مۆزەفی حکوومەتە با بچێ کشتتوکاڵ بکات بەشی ئەوەندەمان هەیە پێشکەوتوتر بین لەو هێزێک کە ئێستا ڕووی لە ئێمە کردووە کێشەکانی دادەوری ئێمە. دوو ئەو کەسانێکی ئەڵێ پێشمەرگە میرنشینە بە ئەمڕۆژ بەرەو تەر بگرێ با ناڵێ پێشمەرگە میرنشینە. سێ با حکوومەت چاوێکی لە پێشمەرگە بە پێشمەرگە هەیە خۆی کوشتووە لە بێپارەیە یەکەم ڕەخنە ئەوەیە کە پێشمەرگە خۆی بکوژێ. ئێمە ئێستا شەڕەف و کەرامەتمان لەدەستی ئەو پێشمەرگە بەڕێزەیە. ئەگەر ئێمە هەموو لە یەکمان ڕێز لە بوونی پێشمەرگە ئەگرین تکاکەم بە یارمەتی پێشمەرگەش بدەین. ئەگەر ئەم دەوڵەتەی ئێستا سەر بەرەو سەربەخۆیی ئەچێت لەلایەن جەنابی سەرۆک بارزانیەوە هاوکارمان بین هەموو لایەک بە بەرەو سەربەخۆیی بڕۆین سنوورەکانمان دیاری بکەین مادەی 140 بە دانووساندن ناکرا ئێستا بەشەڕ کرا ئێستا خوێنی ڕکیارژە چەند پێشمەرگەی گیانی لەدەستداوە کە یەکەم بۆ هەموو لایەک پێکەوە با بەرەو هەڵبژاردن بڕۆین بەرەو سەرکەوتنێک بەرەو دیموکراسی. بەڵێ سپاس بۆ کاک شێرزاد لە هەریرەوە لە فەیسبوکەوە ڕۆستەم شوانی نووسیوێتی هیوادارم ئەمە دواخۆل بێت کە بەم شێوەیە دروستکردنی کابینەکانی داهاتوو دواب بکەوێت پێشنیازی من بۆ ئەم کابینەیە حەق وایە چاودێریکردن ڕقابە دروست بکرێت لەلایەن پەرلەمانەوە بۆ کارەکانی حکوومەت هەروەها حەق وایە یەکەم کاری ئەم کابینەیە چاکترکردنی ئەم وەزارەتانەیە چونکە خراپترین خزمەت پێشکەش دەکەن پەروەردە تەندروستی دادگاکان گواستنەوە وەزارەتی ناوخۆ بە تایبەتی هاتوچۆ لەگەڵ ژینگە. هیوا لە شارە زوورەوە ئەم کاتت باش کاک هیوا. کاکشوانم کاتێ باش بەڕێن. زۆر سپاس دەکەین. بەڵێ وەڵامی بە قەناعەتی من ئەم کابینە جیاواز لە کابینەکانی ترا بێ سەرکەوتووترە بێ ئینشاڵڵا لەبەرەوەی بەس بە مەرجێک حیزب دەست نەخاتە ئیشیانەوە کاگلێچیر و کاکوبات دوو کەسی گەنجی تێگەیشت و بە توانان و دڵیان سەرکەوتووە بن ئینشاڵڵا بەس ئەگەر دەستیان تێ نەخەن بشاریان لەسەر نەبێ بە ڕاشکاوانەیش بکەن و دووەمینیشە داواکاریمێ لەو بەڕێزانەی کاگا قسەی غەڵەت مەگەر برایەمەشە لە وەزعەکەی بەڕاستی وەزعەکە زۆر ناسکە و هەمومان یەکسین و برا پێشمەرگانە سینیان ناوە بۆ گولان و خۆم پێشمەرگە نیم ئاوات بەخواست پێشمەرگە بۆ یەسر ئامادەم وەک بۆ هاوڵاتیەک بچم بەس ئایا ئەوانەی کە لە ملیۆنە بۆ ملیۆن و نیم ئەخۆن بۆ تقریبا لە 2003ەوە زەم ئارتاقیان کەن و ئامادەیان تایە بچن دەشەوە لەو جەبهات بمێنێنەوە و ئێستا هاواری لەو ساوەڵە سەرۆک بەرزانی بڕیاری دەرکردەوە ئێمە بەرنەخۆ هێشتا جێبەجێ نەکراوە برای بەڕێز تۆ وەکو نەتەوەی وەکو خاکی بچی دیفاع لە خاکە بکەی ئاساییە بچیت تۆ بۆ هاوار بێ. بەڵێ سپاس بۆ کاگیوا لە شارە زوورەوە گۆران عومەر نووسیوێتی زۆر گەشتبینم بە کابینەی هەشتی حکوومەتی هەرێمی وادارم لە ئاست طموحی خەڵکی کوردستاندا بێت. مەهدی لە قوشتەپەوە ئەم کاتت باش. هادی لە قوشتەپەوە هەموو کاتێکت باش کاک هادی. باشی ئەحواڵت کراوەکەت باشی ئینشەڵڵا. زۆر سپاس دەکەم کاک هادی. کاکە دەستخۆشی لەو بەرنامە دەکەم. زۆر سپاس دەکەم فەرموو بەڵێ. دەستخۆشیش لە حکوومەتی هەرێمی کوردستان کابینە هەر دەکەین ئینشەڵڵا سەرکەوتوو هەموو کاتێک. باشە کاک هادی دەبێت لەکوێوە دەست پێ بکەن ئەم کابینەیە ئەم کابینە دەبێت لەکوێوە کارەکانی دەست پێ بکات. بەڵێ وەڵا ئەو کابینە مهم ئەوەیە خزمەتی هەموو خەڵکی کوردستان بکات بێجیازی. بەڵێ هەموو بە یەک ڕەنگ دەست پێ بکات و بە یەک ڕەنگیش خزمەتی ئەو خەڵکەی بکات و هیوا سەرکەوتنیش ڕووی دەخوازن ئینشەڵڵا یەکێکە چاوی پێشمەرگەکانی ماز دەکەم و لە سنوورەدا لە پێش ئەو تیرورستانە داوالا ئەوە زیرانە دەکەم لە کابینی هەشتەمی نوێ خزمەتی ئەو خەڵکە بکات هەموو پێکەوە سدای مادی و هەولێر و دۆ کارکووکی دلی کوردستانیش. سپاس بۆ کاک هادی لە قوشتەپەوە. هێمن لە بازیانەوە ئەم کاتت باش کاک هێمن. ئەم کاتە باش کاکشوان. سپاس فەرموو کاک هێمن. من لەسەر تەوەرەکە پیرۆزبایی ڕۆستی کوردستانەکەم. بەڵێ. و پیرۆزبایی لە هەموو وەزیرە بەڕێزەکانەکەم وەزیری تەندروستی نەبێ بەڕاستی زۆر بە سەراحەت وە ئەڵێم لەبەر ئەوەی کە ئەو هەموو خەڵکی بە دەرزی کوێر کردووە ئەو وەزارەتە فەقەت بەقەتەی بەڕێوە برد
ئێستا بۆ دووبارە خۆی کاندید کردەوە بۆ وەزیر کردیانەوە بۆ وەزیر بەڕاستی لە زیاتیەوەی کە ئەم کابینەیە وای ئەرچی ئەو وە ئەو کەسانێک کەم تەرخەمیان لە کارەکان کردبوو کە ئەو نەهامەتیان بەسەر خەڵکا هێنا داوای لێبوردنیان لە خەڵک کردایە کەسی دووبارە خەڵیان بژازەوە بۆی کە هەندێک دەرزی ئاوازچین بێنێتەوانی و خەڵکی تر شوێرکە بەڕاستی من پیرۆزایی هەر هەنایە سەرکەوتن بەس لە ئەو نەبێ و زۆر سپاس بۆ بەرنامەکەت زۆر سپاس سپاس بۆ کاک هێمن لە بازیانەوە. عەتا لە سلێمانیەوە ئەم کاتت باش کاک عەتا. یانی باش کاک شوان یان زۆر سپاس ممنونم. سپاس بۆ پیرۆزبایی کابینەی هەست لە حکوومەتی هەرێمەکەم زۆر سپاسیانەکەم دارم لە ئاستی خواستی میلەتەکە بن و ئەو شتیشانەی کە پەم خواردووە و وەکو برێکوێرە وایە بۆ میلەتەکە جێبەجێکرێ بۆ نمونە ئەو مەکانیکی ئاسارت بۆ زۆر ڕێزم بۆ ڕێزگاری سلێمانی زۆر بەتەنهی هاوڵاتیانەوە چۆ کاک بەهرۆز 5 ساڵە ئەڵەن بودجە تەرخانەکرێ بۆ دایرەی ئاسار کە ئەم مڵکانە ئەو ئەوانەی کە لەوێن قەرەبوو کرێنەوە 11 ماڵی فەقیر و هەزار کە هەر کەس هەیە خانە پێی ناخۆشە کە ئەمەی تەلەڤیزۆن برێت ئەو شوێنە پیشان برێ اینا لە ئاسیکی زۆر ژیانێکی زۆر زۆر ناخۆش بەسەرەبەن و ئەم شوێنانە شوێنی کەلەپوریە شوێنی حکوومەتی پێشووی کەریمی عەلەکە و کاتی شێخ مەحموود نەمر وەزارەتی دارایی بووە ئەو شوێنە لەگەڵ ڕێز و حورمەتم قەرار بووە. بەڵێ سپاس بۆ کاک عەتا لە سلێمانیەوە. بەهار سلێمانی نووسیوێتی خۆشحاڵم بە دەست بەکاربوونی کابینەی نوێ هیوادارم لە ئاستی پێویستدا بێت و پێویستە کابینەی نوێ گرنگی زیاتر بدات بەم ڕووداوانەی ڕوویان داوە لە ناوچەکەدا و چاوکراوە بن و کارکەن بۆ گەڕانەوەی هەموو ناوچە داڕێنراوەکان و پێویستە چیتر موچەی فەرمانبەران دوانەخەن و موچەی پێشمەرگە زیاد بکرێت و گرنگی بە بواری نەوت و چاکردنی باری گوزەرانی هاوڵاتیان بدرێت و هیوای سەرکەوتنیان بۆ دەخوازم. نەجم لە زاخۆوە ئەم کاتت باش. مرحبا برا. مرحبا کاک نەجم سپاس دەکەین. شلون حالك؟ زۆر سپاس کاک نەجم فەرموو بەڵێ. برا پیرۆزبایی لە حکوومەتێ بکەین. بەڵێ. و داخوازیا سەرکەفتنی شواتین انشاءالله. و هەگەر وی وەختی ایک گازندەک هەبێت ئانتێمۆگاسیەک هەبێت بارودۆخێمە ئەڤروپای کوردستانی نێگلە و گازندانە ئەدبێژم. بلام هەمی هاری کار بن بزنا خودێ سەرکەفتن یا صادق صدا بزنا خودێ بلام هزرێت کردن کە پێشمەرگە سەنگەری ساعتێکی شەوێ دوی شەوێ سێ شەوێ چ پێویستە ئەم چه هاری کاریە بۆی بکەین. ئەڤروکە بارودۆخێمە وەزعێکی نازکدا. ویوی دارم هەمی کوردستانیان ئاگهداریە بەس خزمەتە پێشمەرگە جەبن و سوپاسیاوەت کرد و بەرنامەی هەوە. سپاس بۆ کاک نەجم لە زاخۆوە سپاس بۆ پەیوەندەکەت. کاک حەمید لەگەڵماندایە لە هەولێرەوە ئەم کاتت باش کاک حەمید. ئەو کاتتان باش لە هەولێری پایتەختەوە زۆر سپاس دەکەین فەرموو. دەستخۆشی بۆ تەوەری بەرنامەکەت من سەرەتا پێشنیارێکمە بوو لە پێشنیار و بەرچاوڕوونیەکەمە بوو ئیمڕۆژ بەڕێی هەولێردا ئاماژە بەوە درابوو مزدەیەک بڵاو کرابەوە سەبارەت بە پاراستی ژینگە بەڕاستی ئەوە دەبایە کە گوایە ڕایان ئازاد کردووە دەبای ڕۆژی چاکردایە کاکە ڕۆژی شەمەیە یەکشەمەیە دووشەمەیە لە هەفتەی دوو ڕۆژ دەکرێت خۆناکری هەموو ڕۆژەکانی هەفتە تۆ بچ ڕای ئەو ئازاوانە بکەی بە تاپڕی زود ئەو حیوانات هەموو دەتەفکە دوای دەرەنجامی خراپتری دەکرێتەوە هیوادارم تێدا بچنەوە ئەو ڕوون بکرێتەوە نابێ هەموو پێوی ستاندارە دەوڵەت نێودەوڵەتیەکان کار بکە کاکە ئێمە تاوەکو کەی ئەو مەسەلانە ئاوا بمێنەوە. باشە لەبارەی ئەولەوێتی کاری کابینەی هەشتمەوە کاک حەمید چ قسەیەکت هەیە؟ بەڵێ کاری یەکەمی کابینەی هەشتم دەبێت چی بێت؟ بەڵێ بەڵێ دیارە سەبارەت بە تەوەری بەرنامەکەت دیارە کاری یەکەمی ئەوە بێ بەڕاستی دەبێت ئەوە حکوومەتی هاوڵاتی بێ بەمانای پان و بەرین و بەرفراوان و ڕوون و ڕاستەقینە و پۆزتیفی بشە ئەو وەزارەتانە وەزارەتی خەڵک بن نەک وەزارەتی گێراخۆ دەوڵەمەندکردن. هیواداری سایدەی نوێ حکمڕانی بێ هاوڵاتی هەست بەبوونی خۆی دەکا بەڕاستی حیزبە کوردستانیەکانیش هەر وەکو هەرێتا هاوڵاتیش وەکو حیزبە کوردستانیەکان چۆن بەش. سپاس بۆ کاک حەمید لە هەولێرەوە. عەبدولقادر شەفیع لە فەیسبوکەوە نووسیوێتی منیش گەشتبیرم بەو حکوومەتە بەڵام خۆزگە پێش دروستبوونی ئەو قەیرانە پێک هێنرا بایە سەرڕای ئەوەش ئەم کابینێ لە ڕۆژێکی وهادا ڕاگەندرا کە خەڵکانێکی زۆر بۆ دەستکەوتنی بەڕێک بنزین 5 بۆ 6 کاتژمێر سەرە دەگرن ئەویش ئەگەر بەریان بکەوێت بەڕاستی دەستپێکێکی ناخۆشە داواکارین هەرچی زووە چارەسەر بکرێت چونکە
ڕای خەڵکی بەرەو ئاقارێکی تردا دەبات. پەیوەندی کتر لەگەڵماندایە؟ سوارە لە نەسرەوە، ئەم کاتت باش. هەموو کاتی باشا چۆلی زۆر سپاس دەکەین. فەرموو کاک سوارە. پێشەکی پیرۆزبایی لە کابینەی هەشتی حکوومەتی هەرێمی کوردستانەکەم لە وەزیرە بەڕێزەکان لە بەڕێز کاک خوڵا تاڵەبانی بەڕاستی کەسێکی شایستەیە بۆ پۆستە، لە بەڕێز کاک مەحموود حاجی ساڵح بۆ وەزیری شەیدان و ئەلفەلکراوان بەڕاستی کەسێکی شایستەیە، کەسێکی بەڵێ کاک سوارە دەبێت کاری یەکەمی ئەم کابینەیە چی بێت بەڕای تۆ؟ ئینشەڵڵا کاری یەکەمی ئەم کابینەوە خزمەتکردنی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و سەرجەم گەلانی کوردستانە بێت. بەڵێ بە پشتیوانی خۆی ئینشەڵڵا کابینەیەکی من بە بۆچینی خۆم کابینەیەکی سەرکەوتووە بێ ئینشەڵڵا. بەڵێ سپاس بۆ کاک سوارە لە نەسرەوە. بڕیار لە سلێمانیەوە، ئەم کاتت باش کاک بڕیار. بەداخەوە دیارە پەیوەندەکەی پشڕا. بەڵێ سەبارەت بە تەورەکە لە فەیسبووکەوە ئەنە سلێمانی نووسیوێتی بەڕاستی تەورێکی جوانە پێویستە لەم کابینەیەدا زیاتر گرنگی بدرێت بە موچەی پێشمەرگە، دەبێت موچەکەیان باشتر ببێت و دەڵێ زۆر عیبە بۆ حکوومەت کە پێشمەرگەکانمان کرێکی بن. بەڵە پەیوەندیتر لەگەڵماندایە. جەمیل لە هەولێرەوە دوا پەیوەندیمانە، ئەم کاتت باش کاک جەمیل. سپاسان دەکەم لەسەر تەواری ئەوڕۆی بەڕێزتان. کاک جەمیل سپاس دەکەن ئەگە دەنگی تەلەڤیزیۆنەکە کەسکەی. کابینەی هەستەمی حکوومەتی هەرێمی کوردستان بەهێزکردنی ئێکەم بەهێزکردنی پێشمەرگە و ئاسایش و خۆشگوزەرانی ماڵەکانیان. دووەم چارەسەرکردنی کێشەی سوتەمەنی. سێیەم سەربەخووی ئابووری. چوارەم داوا و بەڕێزانە دەکەین ئەو. سپاس بۆ کاک جەمیل لە هەولێرەوە. بەڕێزان تا سبەینێ هەر لە خۆشی دەبن.